دابەشکردنی 150,000 دیناری مانگانە بەسەر خاوەن پێداویستیە تایبەتەکان و کورتە باڵەکاندا. نیگەرانی ئەو توێژەی بەدوای خۆیدا هێناوە و داواکارن حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوەڕیان لێ بدەنەوە بۆ ئەوەی لە نێو کۆمەڵگەدا بە چاوێکی بەزەیی سیر نەکرێن. زیاتر لە 4,000 کورتە باڵا لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام بەهۆی ئاوڕنەدانەوەی حکومەت بەشێکیان وەک پێویست لە پرۆسەی پەروەردە و خوێندن سوودمەند نەبوون و هەلی کاریشیان بۆ نەڕەخسێنراوە. پێویستە کە ئاوری جدی بدرێت لە کورتە باڵاکان بە تایبەت چی لە کەرتی تایبەت بچی لە کەرتی حکوومەت و دامەزرانن بکرێتەوە و مافەڕاوەکانمان جێبەجێ بکرێت و مافانەی کە پێویستن بۆ کورتە باڵا و یاساکان زیاتر تەقوی بکرێت و جێبەجێ بکرێت چکوم کورتە باڵا پێویستی بۆ مافانە هەیە. وڵی لە ڕوودوو بوو جۆ بچێکی خراپمانێ هەر موچەی کورتە باڵاکان موچێکی 150,000 150,000 بۆ کورتە باڵا بەشی چێکە بەشی کرێ خانووەکە بەشی کرێ پارەی مەلداکە بەشی پارەی کارەبای ڕێسیەکە بەشی کرێ خانووکە بەشی چی بکە. دوای 28 ساڵ لە خزمەتکردنی کورتە باڵاکان کۆمەڵی کورتە باڵاکانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی پێنجەم کۆنگرەی خۆی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە بەرپرسە حکومی و حزبیەکان ئەنجامدا. سەرۆکی کۆمەڵەکە پەنجە دەخاتە سەر برینەکانی ئەندامانی کۆمەڵەکەی و داواکارە حکومەت و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی شایستەداراییەکانیان لە کاتی خۆیاندا پێ بدەن. زیاد لە 4,000 کورتە باڵایە لە هەرێم عێراق. گرنگی مافت پێشێل نەکرێ مافت پێ بدرێت لە ڕووی خوێندنەوە لە ڕووی داراییوە لە ڕووی کۆمەڵایەتیوە بار بدەن بۆ کەسانی کە تەخەڕوجیان کردووە هەلی کاریان بۆ بدەوێتەوە. هاوشێوەی خاوەن پێداویستەکانی دیکە بەشێک لە کورتە باڵاکان لە ساڵی 2014 و پشکنینی نوێیان بۆ نەکراوە تا ئەوەی یاسای خاوەن پێداویستی تایبەت بیانگرێتەوە بەو پێی ساڵانە ژمارەی کورتە باڵاکان لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.